السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان سڵای خی گەور لە هەمووتان بێت، هیوادارم باش بن، سەلامەت بن، دوور بن لە بەڵاو و ناخۆشی و ناڕەحەتی. خی گەورە تەمەتان پڕبەرەکەت بکە، سەربەرزتان بکە لە دنیا و لە قیامەتە. ئەم شەو خۆم بە خۆشحاڵ ئەزانم خی گەورە یارمەتی دەرمان بێت و یاوەرمان بێ لەوەی کە باسی بابەتێک بکەین کە خەڵک کەم پێی بردووە، و بابەتێک کە لە بابەتە هەرە گرنگەکانە، و بابەتێک کە وا لە ئینسانەکە جارێکی دیکە ئەوەی لە مێشکا گەڵەڵە بێتەوە کە قورئان کتێبێکی عەجیبە و کتێبێکی گەورەیە و کتێبێکی ئاشکرایە و کتێبێکە کە بەڕاستی جیاوازە لە هەموو شتێکی دیکە کە لە گۆ زەویە ئەگوزەرێت. يتر بناي خواد سبيكين. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. برزان قدرنا لم شودا لخدمة قرآن بيروزا بين باس لو أكين كآية كسك كقرآن أخويني أما كايجي لسا تركيزي أم كسهيا باس لو أكين كأجر هاتو كسك قرآني لبربو ياخد روجان لبردام خريكي قرآن بو أما تكاديجي لسر سرنزي أم كسهيا، لسر تركيزي أم كسهيا، لسر مشكي أم كسهيا. وقرآن چون وأكا روج بروج تركيزي أم كسا، مشكي أم كسا، يادي أم كسا لبرو بيرسون دابي وآية بفعليا كايجي هي ياخدكم ملي قصة وباسة وأجوزته وأصورته ويتر بإذن خواهي باس لكم ملي تويجين وكين، باس لكم ملي رابورتا كين، باس لكم ملي دراسات كين، باس لكم ملي بابتي وقتون على بري الروعة بابتي يعني زور تايبت أكين إن شاء الله لخدمة قرآني بيروزا. سنتا برزان ئەوەمان لەبیر بێ کە قورئان کتێبێکە کە ناطەبیعیە، کتێبێکە کە ڕۆژێک یعنی لە ڕۆژێکە هەزاران کەس ئەی خوێنێتەوە، هەزاران کەس بەدەمیەوە ئەگری، هەزاران کەس بەدەمیەوە یعنی کێشەی چارەسەرە بێ، ملیۆنان کەس ڕۆژانە ئەی خوێنێتەوە، هەزاران و هەزاران کەسمان هەیە کە وەکو ناوی خۆی لەبەریەتی. هەر ئەم قورئانە ڕۆژانە هەزاران کەس لە نوێژێکە ئەی خوێنێ. ئیتر با بزانین ئایا ئەم تەفاعولە زۆرەی کە قورئان لەگەڵ دڵ و دەرونی مرۆڤ هەیەتی یاخود لەگەڵ دڵ و دەرونی بابای موسڵمانە هەیەتی، ئایا ئەم کاریگەریشی بەسەر یادگەم کەسەوە هەیە؟ چونکە لە کۆتاییدا ئەوەی کە قورئان یعنی ئەی گوزەرێنێ ئەی ڕوێنێ لە مرۆڤە کاریگەری ناوەکیەکانە زیاتر باشە. بابزانین تەسیرێکی لەسەر یادگی مرۆڤ هەیە. ئیتر بەڕێزان سەرەتا ئێمە مەفروزە دوو چەمەکەی ئیشی لەسەر بکەین و بە کورتی و بە خێرایی بەسەریادا تێپەپەڕین. ئەویش یەکەم بزانین کە ئایا تەرکیز بۆ مرۆڤ گرنگە و یادگیەکی باش بۆ مرۆڤ گرنگە. ئەگەر هاتو ئێمە بیرمان لەوە کردەوە، یعنی لەوە تێگەشتین کە یادگا و تەرکیز شتێکی هەرە گرنگە بۆ مرۆڤ و دوای قورئان وای کرد کە یادگەی مرۆڤ باش بێت و سەرنجی مرۆڤ باش بێت و تەرکیزی مرۆڤ باش بێت، ئەوە لە خودی چەمکەکە و نازناوکە بەرزەکاتوە پێچەوانەشەوە. ئەگەر هاتو یادگا و تەرکیز و سەرنج و توانەکانی مشک بۆ ئینسان شتێکی زەڕوور و مەفروز نەبوو، ئەم کات ئەگەر قورئان یادگەشت باشکات و سەرنجیشت باشکات و تەرکیزیشت باشکە کێشەیەکی وەهانیە. طبعا بەڕێزان ئەگەر بێت و ئێمە قسەیەک بکەین و بە کورتی مۆزوعەکە ببڕینەوە بڵین ئایا یادگیەکی باش چییە؟ لە وەڵامێکی کورت و مختصەر ئەتوانین بڵین یادگیەکی باش واتە خێراییەکی لە ڕادەبەدەر لە نێوان خانەیەکە بۆ خانێکی دیکە و هەبوونی پەیوەندی زۆر لە نێوان خانەکانی مێشکە، واتە هەم ئەم کارەباییاتەی هەیە خێراییەکەی زۆر بێ، هەمیش پەیوەندی لە نێوان خانەیەکە بۆ خانەیەکی دیکەوە لە لای چەپی لای ڕاستی مێشکە و لای چەپی مێشکەوە عیلاقات بەقوت بێ. ئەگەر هاتوو بڕێزان ئەم سێ شتەی کە باس کرا ڕوویدا، هەم خێرایی، هەم پەیوەندی زۆر، هەم عیلاقاتی بەقوت لە نێوان مێشکی لای چەپ و ڕاستە، ئەوە ئەڵین مێشکی فلانە کەسە کە بەم سێ تایبەتمەندیە بەقوتە. باشە؟ ئیتر بڕێزان ئەم وەکو مستەلەحات وەکو خاڵ با بزانین یادگیەکی بەهێز چ مواصفاتێکی هەیە. یەکەم شت بڕێزان کەسێک کە یادگی بەهێزە زۆر بە ئاسانی ئەتوانێت پەیوەندی دروستکە لە نێوان دوو زانیاریدا، واتە شتێک کە ساڵەهای ساڵە خوێندوویەتەوە بۆ ئەم ڕۆژ بابەتێکی دیکە ئەخوێنێتەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت ئەمەی دیکە کە ساڵەهای ساڵە خوێندوویەتەوە بهێنێتەوە بیری خۆی و ئەمەی کە ئێستاش ئەخوێتەوە بیخاتە سەری و بێکەوە باس لە هەردووکیان بکە و بێکەوە بەراوردیانکە و پەیوەندی نێوانیانە دروست بکە و ئیشیان لەسەر بکات و بیان خاتە ناو یەکترەوە و لە ناو یەکە بیان توێنێتەوانێ. ئەمە خاڵی یەکەم.
کەواتە مەلنیشانی یارگەیەکی بەهێزە کە کەسێک بتوانێت پەیوەندی دروست بکارێنەوەن دوو زانیاریە چکە خەڵکانێکی زۆرمان هەیە بەڕێزان کە ناتوانێت پەیوەندی دروستکردنەوە زانیاریەکانە بەداخەوە ئەمە یەکەم. دووەم بەڕێزان ئەم کەسە یادگەی باشە لە پرۆسەی فێربوونی مەهارات و تواناسازی خێرایە باشە مثلا فێری تایپینگە بێ فێری زمانێکی نوێ بێ فێری کەسابەتێکە بێ فێری ئەوە ئەبێ مەسەن کە چۆن لە فلانە ئیشا شارەزای وەربگرێ ئەم کەسە کاتێک کە ئەڵین خێرای لە فێربوونە واتە یادگەی باشە. چۆن واتە یادگەی باشە واتە سەرنجداتە سەشتەکان بەوردی تێبینی شتەکانەکە لە مشکی خۆیان خزنی ئەکە هەوڵەدا کەمترین هەڵی هەبێ هەوڵەدا ئەگەر هەڵەیەکی کرد زۆر ئەزمون لێوە بگرێت و لە پرۆسی فێربوونە بە چێژە شتەکانەکەەوە خێرا لە فێربوونە. کەواتە بەڕێزان خێرا فێربوونی شێکێکە لە مواسەفاتەکان یادگەی باش. سەیەم بڕێزان ئەم کەسێک کە یارگەی باشە لە پرۆسەی حەلکردنی مشکیلە و خۆ لێ یەکلایکردنەوە خێرایە مشکلێکی لە بەردەستایە لەبەرەوەی تەرکیزە کاتە سەشتەکەەوە خەیاڵی ناڕوە و لەبەرەوەی یادگەی باشە هەموو ئەم مەهاڕەی هەیەی هەموو ئەم شتانی کە لە ڕابردوودا فێری بووە یاخود فێرکراوە دەیهێنێتەوە مێشکی هەمووی پێکەوە کۆ ئەکاتەوە کێشەکەی پێ حەلەکە باشە ئەو کەسێکی یادگەی باشنی بە پێچەوانەوە ناتوانێت ئەم زانیارین کە لە پێشووتەدا لە فلانە شوێن ئەمە لە فلانە کتێب ئەمە لە فلانە محازڕ ئەمە لە فلانە مامۆستا ئەمە لە فلانە کات وەرم گتووە خۆی بکاتەوە بیکاتە ئەزمونێک کوشتێکی لێ بەرهەمبێنێ نا ئەمە ناتوانێت بۆ چونکە پەیوەندی نێوان خانەکانی پتەونیە و لە نێوان خانەیەکە بۆ خانێکی دیکەوان بەشی لە ڕاست و چەپی مێشکە عیلاقات بەقوت نییە کاربا بە خێرایی ناگوازرێتەوە هەتاوەکو شتێک زانیایەک لە شوێنێک ڕۆ بۆ شوێنێکی دی هزار پێچ و پەناکە نەک ڕاستە خۆ لە خانێکە بۆ خانێ بڕواکە ئامانجەکەیەتی کەواتە ئەوەش لە نیشانی یادگەیەکی بەهێزە کاتێکە کەسێک بتوانێت کێشە بە خێرایی چارەسەر بکە. باش خاڵی چوارم کەسی یادگە باش یاخود تاکی یادگە باش لە مۆزوعی بڕیادان خێرایە بۆ هەم لەوەی مشکی خێراوکو پرۆسسکردنی شتەکان هەمیش لەبەرەوەی تەرکیزی باشە چکە خێرا لە سەشتەکە ناپسڕی بەڕێزان کێشەی تەرکیزی خراپ چیەکە تۆزێکی دووبارە بەسەیدا دینەوە ئەوەی کە کەسێک کە تەرکیزی خراپە لە مۆزوعی کێشە حەلکردن لە مۆزوعی بڕیاردان لە مۆزوعی ئیش و کاروبارەکانی ڕۆژانەی خۆی ئەمە کێشەیەکی کە شتێک بیر لێکاتەوە ڕاستەخۆ خیاڵی ئەڕوە کە خیاڵی ڕۆژ دوای دێبی لە بابەتە کاتە دووبارە لە پێکاتەوە و ئەم موزەی کە تازە بەکاری هێنا بۆی کە بیر لە شتەکە بکاتەوە لی سەرفە پێێت و بە زیادە ئەڕوە بۆی لە مۆزوعی بڕیاردان چارەسەرکردنی کێشە بیرکردنەوە ئەم مۆزوعانە ئەم کەسە تووشی کەم و کوڕی ئەبێت و بە پاشەکەوێت کەواتە زەڕوڕ لە ئینسان تەرکیزێکی باشی و یادگەیەکی باشی بێت. هەڵی پێنجەم بەڕێزان کە ئەو کەسەی کە یادگەی باشە وتمان بەمانایەکەی خۆی کە پەیوەندی نێوان دەمارەخانەکانی خێراوە بەهێزە و نێوان خانێک بۆ خانێکی دیکە عیلاقاتی بەقوتە تووشی هەڵی کەمترە بێ باشە واتە مەسەرەن کەسێک سایقیەکە تەرکیزێکی باشی یادگەیەکی باشیە ئەگەری دامکردنی کەمە خی گەور هەموو لایەکتان پارێزێ لە بەڵاو ناڕەحەتی یا ڕەبی کەسێک کە بەنمونە شت ئەنووسێ لەسەرکی بۆردەکە ئەگەری هەڵەکردنی کەمترە ئەمە مۆزوعەکەیە کەواتە بەڕێزان مەفروزە ئینسان یادگەی باش بێ. خاڵی شەشەم و کۆتایی لەوەی کە بۆ گرنگە ئینسان یادگەی باش بێ ئەوەیە کە بەڕێزان ئەو کەسە یادگەی باشە کاتێک ئەڕوا بۆ شوێنێک ئاسانتر و خێراتر و بەبێ کێشەتر ئەو شوێنەی کە جاری ڕابردوو بۆ ڕۆشە بیری دێتەوە کەسی یادگە خراپیش بە پێچەوانەوە کەواتە بەڕێزان بۆ ئەوەی ئێمە بزانین کە یادگە بۆ گرنگە بیل لەم شەش خاڵەکەینەوە یەکەم زانیاری بەستەوە بە زانیاریەکی دیکە دووەم شتی نوێ ئینسان بە خێرای فێریە بێ بڕیاردان چارەسەری کێشە ئینسان هەڵی کەمترە بێت و وارووا شوێنەکانی بە خێرای بدێتەوە ئەمانە و چەندان بابەتی دیکە کەواتە بەڕێزان دێن ئیش لەسەر قەناعاتێکەکەین دەڵێن لە سەردەمی ئێستا کە ئینسان پێویستی بە تەکنەلۆژیایە پرۆسی هاتوچۆ خێرایە شتەکان زۆر بە خێرایی ڕائگوزارێن ئیشەکان بە خێرایی تێپەڕێن پێویستەکە ئینسان مەهاڕاتی زۆری هەبێ زمانی زۆر بزانێ سەر لە شت دەربکە خێرا بێ لە حەلکردن و هەزمکردنی شتەکانە یعنی تووشی ناڕەحەتی بێگەریاتی خراپ بێ تووشی کێشە ئەبێ تووشی خەفەتخانی ئەبێ تووشی کۆمەڵێک کێشە ئەبێ کە چۆن بڵین بۆی دروستە بێت و ناشزانین چۆلی بێتە دەرەوە و خەڵکان دیکەش ئەم کێشەی بۆ دروست نابێ ئیتر بۆ من بێم یادگەی خۆم خراپ بکەم نا بەعکسەوە دەم ئیشێکەکەم کە یادگەم باش بێ وانە سەری خۆم سووکەکەم و ئیسراحەتەکەم و مرتاحە بم بەڕێزان وەکو چۆن لە کوردەوانی وتەنی ئەڵێن سەرێک کە ئازاری نەبێت بۆ پەڕۆکی لێبەستی
ئێوایە من بۆ ئەوەی توش ئەمە مەشاکل لەم ڕۆم یادگەی خۆم باشەکەم کۆسێک وەرەگرێم کتێبێک ئەخوێنمەوە قورئانە خوێنمەوە تاوەک کۆتایی ئەمە مۆزوعیاتە بابزانین بەڕێزان مۆزوعی تەرکیز بۆ گرنگە ئینسان تەرکیزی باش بێ ئاخۆ هەر وەکو قسەیەک و کەسێکی زیرە کۆم بابەتانە و تەواو یاخۆ بەڕاستی تەرکیز باش بوون لە کارە هەرە پێشینە و گرنگەکانە بابزانین بڕێزان ئەو کەسەی تەرکیزی گرنگە لەم شش خاڵەدا کە ئێستا باسی یەکەم پشکی شێری بەرەکەوێت کە لە کەسێکە کە تەرکیزی باشتێم شتانەدا نییە یەکەم بەڕێزان ئەم کەسێک کە تەرکیزی باشە تێگەشتنی خێرایە کە من یعنی بەداخەوە دەیان خوێندکارم هەبووە کە مناڵ بووە لەبەرەوەی تەرکیزی باش نەبوو ڕاستە کە ئایکوی بەرز بووە بەڵام شتەکان بەخرایی تێنەگەشتووە درەنگ لە شتەکان تێگەشتو بۆ لەبەر لەو کاتی من قسەم بۆ کردووە ئاگەی لە من نەبووە لەو کاتی قسەم بۆ کردووە شتێک بە خەیاڵی داهاتوو مشکی پچراوە لەسەر زنجیرەی بیرۆکەکانی ڕۆشت و بەلایەکی دیکە دەتاوکو هێناومەتەوە بۆی ناچار بووم شتی بۆ دووبارەکەمەوە باسی خوێنکارێکتان بۆ بکەم بەڕێزان کوڕێکە ماشاءله ئەکیو زۆ بەرزە من بەدڵنیای پێم وایە ئەکیوی لە سەروی 129 130 بەم ناو بەرەو سەرەوێ بەڵام کێشەی تەرکیزی هەیە داماوە هەر جارێک شتێکم بۆ شەرحە کرد جاری یەکەمنا جاری دووەمنا جاری سێم تێگەشت بۆ لەبەرە جاری یەکەم و دووەم هەموو کاتە خیالی ئەڕۆژ جاری سێم بە زەخت بە زۆر کۆنتترۆڵم ئەکرد ئەموت باوەکیان خیاڵت نەڕوا شتەکەت بۆ باسکەم ئەیوت باسیکە کە باسم ئەکرد یەکسەر تێگەشت زاری وەها بوو ڕاهات بووم پێشەکەی پێشوی بابەتەکە باسکەم ئەموت کوڕی خۆم ئاگادار بە دەبی تەرکیزکەی نابێ خیاڵ بڕۆ ڕەسەن هەموو زارێک شتم بە خێرای ئەوت نمونەیەکم نمونەم باس نەکرد بووی تەنها مۆزوعەکەم شێکرد و تێگەشت و لێشم بەپرسیەوە بالفعل خێرا بوو لە پرۆسی تێگەشتنا یعنی داماوە زیرەکێکی باشە فەقیرە بەڵام تەرکیزی خراپە بۆیە کە تۆ تەرکیزت خراپ بوو بەڕێزان لە پرۆسی تێگەشتن دواکەوی ئێ بەڕێزان وەڵا ناخۆشە تۆ مامۆستا قسەت بۆ بکە کەسێک قسەت بۆ بکە بەردەوام خیاڵ لای شوێنێکی دیکە بێ ئەی چەند خۆشە تۆ کەسێک قسەت بۆ بکە بزانێت کە تۆ ئاگات لەمە ئەو ئاگەی لە تۆیە کەسێک شتێکت بۆ شارحەکە بە خێرایی لی تێگەی ئەمە هەستێکی زۆر خۆشە هەم خۆت مرتاحی نەفسیان هەم ئەویش نەفسیان مرتاحە هەم هەردووکتان بە سووکی لە بابەتەکە دەهەچن کەواتە لە گرنگی هەرە زۆری تەرکیز ئەوە کە ئینسانشت بە خێرای تێگە دووەم لەبەرکردنی خێرا بەڕێزان ئەو کەسەی کە تەرکیزی باشە شت بە خێرای لەبەرەکە بۆ لەبەرەوەی خیاڵی نەڕوە بەم لاوەلا تەنها تەرکیز لەسەر ئەم ئیشەیەکە ئیکا دەست پێەکە مەسەن قورئان لەبەرەکە مەسەن کتێبێک لەبەرەکە ڕۆمانێک خوێنێتەوە زمانێک فێرە بێ بابەتێکی علمی ئەخوێنێتەوە ئەم کەسێک کە تەرکیزی باشە لەبەرەوەی خیاڵی ناڕۆ بە خێرای شتەکە لەبەرەکە باشە بە پێچەوە نەشەوە ئەو کەسی تەرکیزی خراپە لە دقی سەرەتایە لەوانێ مەزبوط بێ دوای خیاڵی ئەڕوا تاوێک بەخۆی دێتەوە کۆمەڵێک دقە لە ساعتەکە ڕۆیەوە ئەمە هەتاوهوو ئیشێکەکە ئەو کەسێکە تەرکیزی باشە سێ چوار ئەوەندە ئیشەکە سێ چوار ئەوەندە بەرهەمیە بێ بیکەرەوە کابرایەک زیرەکێکی نۆرماڵی هەبێ واتە لە زیرەکی لە نێوان 90 بۆ 100 دەبێ باشە بەڵام تەرکیزی خراپ بێ ئەوێ فێری زمانێک بێ کەسێکی دیکەش هەمان زیرەکی ئەوێ بەڵام تەرکیزێکی زۆر چاکیە فێری زمانێکە بێ ئەویش بامان شێو هەتا ئەوەی کە تەرکیزی خراپە فێرە زمانێکە بێ ئەم فێری سێ زمان بووە هەتا ئەو جزئێکی قورئان لەبەرەکە ئەو چواری لەبەر کردووە هەتا ئەو نیوەی قورئان لەبەرەکە ئەو ساڵانێکە قورئانی لەبەر کردو کەواتە فەرقەکە بەڕێزان ئەمسەر و ئەمسەرە بۆیە دەبێ بەڕێزت خواخوات بێ ختورەت بێ بۆی کە خیاڵت نەڕواتوە تەرکیزت باش بێ خاڵی سێم بەڕێزان لە مصطلحاتی ئیسلامی قورئانی دائما ئەڵێن خشوع واتە تۆ لەناو ئەم حاڵەتانی کە تەیەکەوی لە نوێژە لە قورئان خوێندنەوەدا لە کاتی زیکرا لە کاتی دوعا و عیباداتە ینی ملکەت سەبی بۆ خوای گەورەوە تێدا ئەگەیتە ئاستێکی تاو ئارامی لە شەپۆڵەکانی مێشکت و لە خزمەت خوای خۆتە هەستەکەی تەواو ئەزانی کە چی ئەڵێ و ئەزان چی ئەسەر پێنی لە دەمتە ئەمە مۆزوعی خشوع ئەم کەسەی کە تەرکیزی خراپە بەڕێزان بەداخەوە بە ئاسانی تووشی حاڵەتی خشوع نابێت ناکاتەکە حاڵەتێک لە نوێژی خۆیدا لە قورئانی خۆیدا لە کاتی عیباداتە لە کاتی دوعاە ئاگای لەوە بێ کە چی ئەڵێ بەردەم خوای خۆیە خیاڵی ئەڕوا خەفەتی دنیاشی بۆ ئەخوا ناشتوانی وەزعەکە کۆنتڕۆڵکە حلەکە ئەوەیە کە ڕێگا چارەیەک بدۆزیتەوە بۆی تەرکیزت باش بێ ئەمە حلەکەیە خاڵی چوارەم بەڕێزان ئەمەی کە تەرکیزی باشە گوێگرێک چاکە یعنی تۆ قسەی بۆکەی ئاگەی لە تۆیە تۆ وجدانت مرتاحە ئەزانی قسە بۆ کەسێکەکەی گوێت لە یەگرێ نەک قسە بۆ کەسێکەکەی ئاگای لە تۆ نیە هەر بەڕێزان لەڕووی دەرونیشەوە ئینسان شعورێکی ناخۆشی ئەبێ کاتێکە ئەزانێ بەرامبەرەکەی ئاگای لەم نێو خیاڵی ئەڕوا باشە شعورێکی ناخۆشی ئەبێ بۆیە تکام وایە تەرکیز بە مۆزوعێکی گرنگ وەربگری بەڕێست هەوڵ بدەی باشی بکەی و ئیشی لەسەر بکەی
خاڵی پێنجەم بەڕێزان کە ئەمە مۆزوعێکی زۆر زۆر مهمە پێم وایە یەکێکە لە قسە گرنگەکان کە پێویستەکە یعنی خەڵک ئاگەی لێبێ بەڕێزان ئەوەی کە تەرکیزی باشە توانای بیرکردنەوەی هەیە لەسەر ئاستێکی درێژ کە تۆزێکی دیکە باسی ئەەکەی قورئان چۆن ئەمیشت بۆەکە یعنی سبحان الله یەکێکە لە هەرە کاریگەریە عەجایبەکانی قورئان کاریگەری هەرە بەهێزەکانی قورئان لەسەر مرۆڤ کە وا لە مرۆڤەکە بتوانێت لەسەر شتێک بمێنێتەوە بۆ ماوەیەکی درێژ بەڕێزان مرۆڤ بۆ ئەوەی کێشەی چارەسەرکە قەرار بدە مۆزوعێک هەیە حەلی بکە بیر لە خۆی بکاتەوە بیر لە کەموکڕی خۆی بکاتەوە ئەزمون لە هەڵەکانی وەربگرێ بیر لە بابەتە گرنگەکانی حیاتی خۆی بکاتەوە بیر لە مۆزوع گرنگەکان بکاتەوە وەکو مردن وەکو بەهەشت دۆزەخ هەتا کۆتایی پێویستی بە پرۆسە بیرکردنەوەی درێژە بۆ یەکەم لەبەرەوەی ئەگەر ئینسان بە کورتی بیر لەم شتان بکاتەوە لی تێر نابێ دووەم ناگاتە ئەو حاڵەتی کە قەنەعاتێکی تەواو و کولی بەخۆی بێنێتەوە تەواو بە هەموو عەزم و جەزم و بڕیار و قەراراتی خۆیەوە بڕیار لەم بابەتە بدە کەواتە ئەم کەسێک ڕێزان کە یعنی بیرکردنەوەی درێژ نییە بەردەوام خیاڵی ئەپچە لەسەر شتەکان دیقەدە ینی ناتوانێت خۆی کۆنتڕۆڵ کات تحملی نییە بێ سەبرە بێ ئارامێ دووەم ناتوانێت کێشی چارەسەر بکات چونکە ناتوانێت بەچڕی لە بابەتەکە بکاتەوە باشە ناتوانێت قەراردا بۆ شتێک هەتا مەسیریش بێ بە ئاسانی ئیلا ئەگەر ناچار بێ خوزەختی لەسەر بێ بۆ لەبەرەوەی ئەم بەڕێزە بەردەوام خیاڵی ئەڕوا کەواتە ئیلاجەکە ئەوێت تۆ شتێک بکەی کە بتانی ئیسراحەت 20 دقه 10 دقه 5 دقه ساعتێک بە دیار بابەتەکەەوە دابنیشی بیت لێ بکەیتەوە تاوەکو ئەگەیتە قەنەعاتێکی یەکلاکەوەیتر قەرارە مشکلەی عیلاجیەکەی شتێکە ڕوبەڕوتە بێتەوە شتێکە لێ ڕاکەی شتێکە بۆی ڕاکەی تاوەکو کۆتایی ئەمە خاڵی پێنجەم خاڵی شەشەم بەڕێزان ئەو کەسێک کە تەرکیزی باشە بڕیاردانی خێرایە لە قەراراتە خێرایە یعنی ئەڕوا بۆ شوێنێک باشە ینی لە ماڵەوە پێشوەختە بڕیارەدا کە من ئەڕۆم بۆ ئەم شوێنە یاخود کە لە مۆزوعێکە پێویستی بە قەراردانە قەرارەکەی خۆی زوو یەکلایەکاتەوە بۆ چکەبی لەسەر بابەتەکەی تەرکیزەکە شتەکە حەلەکات و تەواو ئەم کەسێک کە تەرکیزی خراپ پێشە زار ئەپچڕی هەموو زادێتەوە سەرتا لەکوێ بوو دێتەوە سەرەتا شتەکە دووبارێت تاوەکو قەرارەکە ئەدا تووشی ناڕەحەتیە بێت و پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام إن الله يحب أحدكم إذا عمل عملا أن يتقنه خۆی گەورە واتە خی گەورە پێی خۆشە ئینسان کاتێک ئیشێک ئەکە بە کامەڵێتی بیکە لێرە ئەگەر ئێمە بەڕوانگەی دەروونزانی مەعریفی و یادگەیەوە لێ بڕوانی ڕێک مەبەستی ئەم مەوزوعەیە خی گەورە پێی خۆشە کاتێک کە تۆ کارێکەکەی بە تەرکیزی تەواو بیکەی بە خشوعی تەواو بیکەی ئاگات لە خۆت بێت چیاڵێ زۆر وردبی وریابی زیتەڵبی نەک تۆ مەسەن قورئان بخوێنیتەوە تاوەکو سوڕەتێکی 5 لاپەڕی ئەخوێنیتەوە 5,000 خیاڵت ڕۆشت بێ نەک تۆ نوێژێک بکەیت تاوەکو سەلام بەدەیتەوە یان نەتزانی بێت لە ڕکاتی یەکەم و دووەمە سوڕەتێکت خوێندووە چەند ڕکاتت کردووە خیاڵ بتباتەوە خەو بتباتەوە نا عکسەکەی ڕاستە عکسەکەی ئینسانی مرتاحەکە بیرکردنەوەی درێژ قەراردانی خێرا تەرکیزکردن لەسەر شتەکان بۆ ئەوەی بەڕێزیشت بتوانی ژیانێکی خۆشت هەبێ حیاتێکی مسەیطەڕت هەبێ حیاتێکی مستەقیلت هەبێ پاش فەزڵ و ڕەحەماتی خوا پێویستت بەڕاستی بێمێشکێکی باشە و بێهاتگیەکی باشە هەموو ئەو کەسانەشی بەڕێزان کە ژیانی خۆیان باش کردووە کە ژیانی خۆیان خۆش کردووە کە خۆیان گۆڕیوە بڕۆ بپرسە بزانە کامەی بە یادگیەکی وێران و بە مێشکێکی وێران و بە مێشکێکی زۆر زۆر داڕماوە ئەم شتانی کردووە پێم وانییە نمونەی ئاو بکەوێتە بەردەستن بەڵکو عکسەکەی پێچەوانەکەی کەسێک کە تەرکیزی لەسەر کارەکەی بووە بیر لە ئیشەکەی کردوەوە بۆی دانیشتۆ خۆی بۆ ماندوو کردووە یادگی خۆی بەکارهێناوە و پرۆسە مەعریفەکانی تەواو لە شوێنی خۆی و مەزبوطی کاریان کردووە کەواتە بەڕێزان دەینە ئەو دەرئەنجامەی کە یادگیەکی باش و تەرکیزێکی باش و سەرنجێکی باش و عامەتەن بەگشتی مێشکێکی باش لە زەڕوڕەتێکی هەرە گرنگە بۆ ئەم سەردەمە ئەگەنا لە کارە لە ژیانتا لە عیبادەت تا لە پەیوەندی کۆمەڵاتیتا بەردەوام کێشەتە بێت ناتوانین چارەسەریشی بکەین حتا دیقەتی کۆمەڵی کەس بدە بەڕێزان لە مەوزوعی هاوسەری جاری وا هەیە کەسێکیان تەواوی لەسەر کێشەکەیە و هەوڵەدا چارەسەری بکات ئەم بابەتانەوە تەرکیزێکی باشی هەیە ئەکەی ڕەگەزی بەرامبەرەکەوە تا هاوسەرەکەی دیکەی تەرکیزێکی خراپی هەبێ نەتوانێت بیل لە کێشەکە بکاتەوە دیکە هەوڵی چارەسەرکردنی ئەدا و عیلاجەکە یعنی ڕوەدا بەڵام ئەوەی دیکە لەبەر خراپی تەرکیزی خۆی لەبەر ناتوانین تەرکیزکە لەبەر ناتوانین سەرنج بداتە سەر کێشەکە ناتوانێت قەرارێکی سەریح بدا بۆی کە من ئەم خەلەلەم هەیە ئەم کەم و کوڕێم هەیە با عیلاجی کەم بەڵکو هەموو جارێ ئەڵێ بیرەکەمەوە بیر ناکاتەوە بۆ بابەتەکە هەموو جارێ ئەڵێ مثلا ئەمە خەلەلێک و کەم و کوڕی کە تێمدا ناتوانێت بۆی دابیشت عیلاجی بکە بەداخەوە ئێستا کینە دەین
ئیش لەسەر شتێکەکەین بەڕێزان با بزانین ئایا مادام تەرکیز یادگەیەکی باش سەرنجێکی باش لە شتێکی هەرە گرنگە بۆ ئەم مرۆڤی ئێستاکینە دەیبا بشزانین ئایا قورئان کاریگەری هەیە بەڵێ بیستومانە بینیومانە کە خەڵکانێک ئەڵێن کێشەم هەبووە خی گە بۆی قورئان دەرگای خێ لێ کردومەتەوە خەڵکانێک ئەڵێن من هەرچی بەردی دنیا لەسەر ماکەڵەکە بوو خی گەورگشتی لەسەری لابردم یەکێکیان ئەڵێ هەرچی کێشەی دنیا هەم بوو خی گەور ڕەحمی پێکردنیکیان ئەڵێ من دڵم تون بوو لەسەر خۆکوشتم و چەند جاری هەڵی خۆکوشتم داخوای گە بۆی قورئانەوە نەجاتی دام و ئێستاکی نەژیانی خۆم بە پاشا ناگۆڕمەوە دەیبا بزانی کە قورئان کارگەیەکی گەورەی لەسەر دەرونی ئینسان هەیە و ئەسڵەن قسەکە ئەوە ڕاستە کە بڵین گەورەترین کارگەی لەسەر دەرونی ئینسان هەیە بابزانین لەسەر یادگە و سەرنج چی ئیشێکەکە بابزانین ئەگەر کەسێک بێت قورئان لەبەرکە و لەبەرکاری قورئان بێ و حافظ بێ یاخود کەسێک ڕۆژانە مثلا 50 لاپەڕە 100 لاپەڕە 2 جوز 3 جوز 5 جوزی قورئان خوێنێتەوە ئایا ئەم جۆرە کەسان یادگەیان چۆنە وانییە خۆ ئەمە قسێکی گرنگە ئەم بابەتەکە بۆ ڕژێندرێ بەڕێزان ئێمە شتێکمان هەیە پێوترێ the default mode learning عفوا the default mode network واتە DMN default mode network بەڕێزان حاڵەتێکە کە ئینسان لەو کاتی کە مۆزوعێکی جدی نییە و خیاڵی بۆ شوێنێک ڕۆشت و ئاگای لە خۆی نییە بەتەواوەتی نەک ئاگای لە خۆی واتە یعنی مۆزوعەکە لەو مشکە جدی نییە ئەم حاڵەتەیە یعنی لەسەر ئەم مودەی ئینسان چۆن ئەم سیارە سەر دیێمیانێکی ئێستا هەیە مودی هەیە مودی مەسەرە بێ بنزینی هەیە مودی طبیعی هەیە ئەو مۆدەشی کە خێرا و بنزین زۆرەخوا مشکم بەش ئەم حاڵەتی هەیە بۆ شتێک کە پێویستە بێ زۆر تەرکیز ناکات و یعنی وزەیەکی کەم بەکارهێنێ و طبیعی مەسەر ئینسان دانیشتە بۆ خۆی لەبەر سێبەرێک چاوەڕێی برادەرێکێتی یاخود ئینسانێک دانیشتۆ چاوەڕێی بانگە نوێژ بکە یاخود هەر شتێک ئەوە حاڵەتێکی طبیعی و ئاسایی کە پێویستە بە تەرکیزێکی باش و بیکردنەوە قەراردان و بابەتاننی بەڕێزان بەداخەوە default mode learning نێتوەرک بورن لە سەردەمی ئێستا لەبەر بەکارهێنانی ڕێدی زۆر سوۆسیال میدیای زۆر مەشاکیلی زۆر خەم و خەفەتی زۆر ئەم بابەتانە وای لە تاک کردووە کە نەتوانێ لەم حاڵەتە دەربازی بێ واتە لە حاڵەتی تەرکیز نەکردن بڕواتە دەرەوە بڕواتە حاڵەتی تەرکیزکردنەوە و حاڵەتی ئامادە باشی و بۆ سەرنجدانە بابەتی بەڵکو وای لە تاک کردووە کە لەم حاڵەتەیە بمێنێتەوە نەتوانێت بە ئاسانی بڕواتە دەرەوە بۆ لەبەرەوەی کە تووشی ضعیفی تەرکیز و یادگەی کردووە عیلات قورئان هەڵدەستەیە بۆی کە بەڕێزان ئینسان لەم حاڵەتە بێنێتە دەرەوە وای لێ بکە نەک کەسەکە خۆی بیەوە طبعا يعني والذين اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم خواهي قول أفرمي أوي كأيوه هولي بو أدا هدايات وربقري زادهم هدى أخواه هداياتي بو زيادك تقواهم خواهي قول تقواشي بيه بخشي موضوعك أويك تو كاتي قرآن إخواني توا ناتسارنيد مثلا بهم قەناعەتەوە بەهم هەڵێکەوە هەڵدە ئیلا ترکیزەکە من بابەتانە قورئان خۆی ڕاتەکێشێ خۆی ڕاتەکێشێ بۆ بەڕێزان چونکە دوایی تۆزێکی تر دەینە سەر ئەم بابەتە باسیەکەین چونکە قورئان کۆمەڵێک مەوزوع و بابەتی هەرە گرنگ لە خۆ ئەگرێت کە ئینسان بەردەوام پرسیارە و بەدوایە ئەگەڕێ بۆی وەڵامی دەستکەوێت گەرچی معلوماتیشی لەسەری هەبێت چونکە شتێکە کە مرۆڤ بەردەوام پێویستی بە دووبارەکردنی ئەم بابەتانی کە تۆزێکی تر باسیەکەین بەرحاڵ قورئان وات لێکە کە تۆ لەم حاڵەتەدا بێتە دەرەوە و بتوانین تەرکیزکەی چۆن بەڕێزان تۆ کاتی قورئان خوێنیتەوە بە هەموو بیرکردنەوەت بە هەموو شعورت بە هەموو ئاگاییت بە هەموو سەرنجدانت بە هەموو تەرکیزت بە هەموو هێز و قوتی خۆت ئەڕۆیتە سەر ئەم قورئانە بزانم خی گەورە چی ئەفەرمێ باسی چیەکە ئەم شتە چیە ئەم شتە چیە ئەم شتە چیە چکە مۆزوعەکە سەرنجڕاکێشە بابەتەکە یعنی هەستێکی زۆر پێویست پێ بابەتەکە تاکە شتێکە کە دڵت ئای پێ ئەخواتەوە یعنی ئەزانی کە دڵت بەم شتە ئاوەخواتەوە کە ئەی خوێنیتەوە کە ئەی بیستی کە ئەی ڵیتەوە ئیتر بەڕێزان خۆی ئەمە قسەیەکی طەبیعیە وەکو وتن بەڵام ئیعجازێکی علمی گەورەیە بۆ مێشێ بەڕێزان تخوا چ شتێک لەوە باشترە کەوا لە تۆ بکە بۆ مدەی سەعاتێک بۆ مدەی نیو ساعت بۆ مدەی چل خولەک تەرکیزکەیتە سەر بابەتێک و خەیاڵیشت نەڕوە وانە چەند شعورێکی یعنی لە ڕادە بەدەر خۆشە کاتێک کە ئینسان قورئان خوێنێتەوە وەکو مۆزوع شعوریەکە ئەمە هەمووی بەلایەک بەلا زانستیەکەی لە ڕووی یادگەیەوە چەند هەستێکی خۆشەکە تۆ مەسەن چل خولە قورئان خوێنیتەوە چل دەقەشتە من یادگەت کردووە وانە سەرڕای هەموو ئەوەی کە هەستێکی خۆشیشت هەیە و یادگەشت بەرەو باشیڕوە پای گەور ئەدریشت بۆ نووسێ بۆ هەردەوشێک ئەمە دەست ناکەوێت یعنی ئێمە دەبوایە خۆمان هەر مەمنون بووبینە ئەجرەکەش نەبوایە
تەنها یادگەمان باش بووە دڵخۆشیەکەمان بۆ هاتە چکە ئینسان یان لە چێژ ڕاکە یان بۆ چێژ لە چێ یعنی لیان لە ئازار ڕاکە یان بۆ چێژ ڕاکە ئەوە نیە ئێمە ڕاکردنە بۆ چێش طيب ئینجا بەڕێزان شتێکی دیکەمان هەیە قورئان ئێمە شتێکمان هەیە بە ناوی الانتباه مستمر واتە sustained attention sustained attention یاخود ئینتیباهی مستەمر ئەو حاڵەتی کە تازە لە بابەتی تەرکیزا باسم کرد هاوتم ئیسان پێویست بە بیرکردنی بەردەوامە لەسەر شتێکە قورئان ئەمەت بۆ دروستەکە وات لێکە کە تۆ بتوانی ئینتیباهی مستەمر بکەی واتە لەسەر مدەیەکی درێژ لەسەر ماوەیەکی بەردەوام بیر لەسەر بابەتێک بمێنێتەوە و خەیاڵیشت نەڕوە و دڵیشت پێی خۆش بێ بە هەموو هەست و شعور و نەسیشتەوە لەگەڵی ئەمە بۆ مشک ڕاهێنانێکی زۆر زۆر چاکە بۆ بەڕێزان بۆ چکە ئێمە بخۆمان لە پرۆگرامی یادگە کە ئینشاءڵڵا ئەگەر بەڕێزێک بەشداری نەکرد بێ خۆشحاڵ بێ لە خزمەتیابین تەمرینی ئەو بە بەشدابووی بەڕێز دەکەین کە چۆن بتوانێ بە تەمرینی تەرکیز و کۆمەڵێک تەمارین کە لە پرۆگرامەکەدا ئەخوێندرێ بتوانین لەسەر مودەیەکی درێژ سەرنجمان بێڵینەوە و کۆبیر واتە تەرکیزمان بێڵینەوە و خیاڵمان نەڕوە قورئان ئەمەت بۆکە بۆتەکە بەڵام بۆ مەرجەی ئینسان ئیخلاسی هەبێت و قەراردا کە بەجددی قورئانەکە بخوێنێتەوە و بڕیاری ئەوە بدا کە قورئان بۆی بڕواتە پێشەوە بەڕێزان ئەنجا با ئێمە ئیش لەسەر ئەوەی بکەین ئادەی ئێمە ڕاستە زانیمان قورئان وات لێ ئەکا کە تۆ لە مۆزوعی دیفۆلت مۆد نێتوەرک حاڵەتی تەرکیز نەکردن بیتە دەبڕێتە حاڵەتی سەستەیند ئەتێنشن حاڵەتی بیرکردنەوە و تێڕامانی بەردەوام بەڵام چۆن ئەم شتت بۆکە ئەمەش خۆ گرنگە بەڕێزان لەبەر کۆمەڵێک کۆکە یەکەم قورئان ماناکانی بەقوتە کە تۆزێکتر باسەکەین حەز ناکەم ئێستا لەسەری بوو دووەم تۆ کاتێک قورئان بە لەبەرەڵیتەوە مەجبوری بۆ ئەوەی خەیاڵت نەڕ بۆ ئەوەی قورئانەکەت لێ هەڵە نەبێ ئاەتێک بە ئاەتێکی دیکە ببەستیتەوە ئاەتێک بە ئاەتێکی دیکە ببەستەوە بەڕێزان قورئان شتێکی هەیە تۆ ناتوانی بۆی پاڵکەویت و ئاوا مەسەن خەریکی فەیسبوک و تیکتۆک بی قورئانەکە سوڕەتی بەقەرە بڵیتەوە سوڕەتی ئالی عیمران بیتەوە وەلەو بە باشترین شێوە لەبەرت بێ بە باشترین شێواتە وەکو ناوی خۆت ئێستا سوڕەتی بەقەرەت لەبەر بێ باشە بەڵام خیاڵ لەسەر قورئانەکە نەبێ هەڵاکی ئەزانی بۆ ڕێزان چکە قورئان متشابهاتی تێدا ئاەتی لێکچوو هاوشێوەی زۆرە تۆ ناچاری بۆ ئەوەی تووشی هەڵە نەبیت لەسەر قورئانەکە بێ سوبحان الله ئەمە یەکێکە لە ئێعجازە گەورەکانی قورئان من کە منداڵ بووم بەردەوام پرسیارم لە خۆمە کرد باشە ئاەتێک یعنی کە خوای گەورە جارێکی دیکە لە شوێنێکا باسی ئەفەرمێتەوە بۆ دووبارەیە یعنی بۆ ئەم شتە ئەکرێ بۆ ئەم شتە هەیە یەکێک لە وەڵامەکان بڕێزان کە بەڕاستی یعنی تەنها ئەم وەڵامە بای خۆی گەورەی کە قەنەعەت بە ئینسان بکە ئاەتی متشابهات لە گرنگیکی تایبەتی هەیە بۆی کە وات لێ بکات تۆ ناچابی تەرکیزکەی باشە ناچابی تەرکیزکەی هەر نەک سوڕەتی بەقەرە بڕێزان تۆ بڕۆ جوزئی عامە هەر بە بەسیتی سوڕەتی وەتینی وەزەیتون بڵێ ئاگات لە خۆت نەبێ ئەڕۆتێ سوڕەتی عەسڕ سوڕەتی والعەسڕ بڵێ سوڕەتی وەتینی وەزەیتون هەر ئاگات لە خۆت نەبێ سوڕەتی قول یا ئەیها الکافرونش بۆ ناوتێرا دەوران نەکەیتەوە کەواتە قورئان ئەم شتە بۆکە کەواتە خاڵی کە ماناکانی گەورەیە خاڵی دووەم ئاەتەکان بێکەوە بەستیتەوە خاڵی سێم بڕێزان تۆ لە مۆزوعی قورئانە كخواهي قال في مرتل القرآن ترتيلا ناتسالي موضوع مخارج حروفه صفاته تجويده ام بابتنا اقدري يعني در بغينا كان بي امش بشي خوي بيوستي بسرنزدانه باشا و همو امانه واكا كموضوع مانا ضبط كني آيات كانوا تجويد شوازي خوينا وأداء كني آيات كان همو أمانة بيكوا أبيتا باكيجيكي راكيشر بوي مشكي تولا سر آياتك بمنتوا ئەنجا ئەوەی خوای گەورە بێبێت و بڕیاری لێدا بێت و ئینسانیش دوعای بۆ بکە بەڕاستی ئەم کاریگەرە زۆر 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 بەهێزترە طيب بەڕێزان ئێستاکینە لە خزمەت ئێوەی بەڕێزە ڕۆنە سەر خاڵێکی دیکە بەڕێزە هەموو ئەوەی باسم کرد یعنی کۆمەڵێک بابەت و مداخلات تقریبا و ئەو خاڵانەی باسمان کرد لەسەر کاریگەری قورئان بۆ یعنی یادگەی مرۆڤ ئەمانە هەمووی بەلایەکی دیکە بەڕێزان ئەمەی کە من خوێنمەوە بەڕاستی یان لێتان ناشارمەوە زۆر زۆر کارگەری لەسەردانم ئەم خاڵی کە یعنی ئێستا باسی یەکەم لەبەرەوەی ئێمە بەڕاستی ساڵانێکە لە بواری یادگە یعنی لە خزمەت کوردانی موسڵمان و خەڵکی خۆمان و نیشتیمانمان داین یعنی کاریگەری لەسەرمدانە بەڕاستی ئەم بابەتەکە بۆ مشتێکی نوێ بوو حەزەکەم لەگەڵ ئێوە بەڕێزە هاوبەشی پێ بکەم
بەڕێزان بۆم دەرکەوت کە قورئان یەکێکە لە ئامڕازە هەرە بەهێزەکان بۆ ئینسانیاتگەی باش بێ و ئەسڵەن یەکێکە بە نسبەت مێشکەوە یەکێکە لە تەمرینە هەرە قورسەکان واتە تۆ مەسەرەن با بڵێن 5-6 تەمرین بێنی بڵێ ئەمانە قورسترین تەمرینن بۆ ئەوەی مێشکی مرۆڤ بەهێز ببێ وەکو چۆن ئینسان کەسێک ئەڕوا بانمونونەکە بکەمە شتێکی فیزیکی ئەڕوا بۆ هۆڵی لەشزوانی ئەڕوا بۆ ڕاکردنی ڕۆژانە ئەڕوا بۆ یاری تۆپی پێ ئەڕوا بۆ ئەمانە بەڵام کاتێک کە ڕۆژ بۆ عسکەری تەمرینی عسکەری لەمانە هەمووی قورسترا چونکە شتەکە قاسیە ڕقا توندە هەموو یعنی لە هەمویان زیاتر دەستر بەهێزەکە مەوزوعی قورئانیش هەم ئەمانی هەنی ئەمە بەنسبەتە من بەڕاستی زۆر کاریگەی لەسەردانە یعنی قورئانی بەڕێز تۆ وەرە بە نسبەت مێشکەوە ئەوەندە قورسی بابای خوێنەریش هەستی پێناکە دوای تێگەشتم کە ئەپلۆدبوونی ئەم ئاەتانە و ڕەبەتکردنی ئەم ئاەتانە لە معبەنی یەکترا چه حەشەماتێک لەناو مێشک دروستەکەوە ئەکا ڕاستە و خۆ مشکی لە ڕاست و چەپ ارتباط و کۆنێکشن لە معبەنیانە دروست ببێ فلان تا کۆتایی کەواتە بەڕێزان قورئان مەبەستم تێدا زیاتر لەبەرکردنە و خوێنەوەیەکی بەردامیش هەردووکیان یعنی ئەکرێ ڕاست بن بەڵام ئەگەر وترا لەبەرکردن واتە ئەگەری هەیە 170 کاریگەرتر بێت چەندە بەداخەوە ئەم داتایم دقیق نییە و گەڕام داتایەکم دەست نەکەوت کە باس لەم بابەتە بکە کە ئایا کەسێک قورئانی لەبەرە بە کامڵی کەسێکش ڕۆژانە بەردەوام قورئانە خوێنتەوە ئایا لە ڕووی ڕێژەیەوە واتە لە ڕووی داتاوە ئەوەی کە قورئان لەبەر تا چەند زیاتر کاریگەری لە سەریاتگە و سەرنجیە بێ داتایەکم دەستکەوت کەڵی 170 بەڵام بداخۆ داتاکەم دقیق نییە بەڵام ئەکرێ وەکو قسە سوودی لێ وەربگیرێت طيب بەڕێزان ئێمە شتێکمان هەیە پێی دەوترێ retrieval practice واتە استرجاع متكرر واتە شتێک کە تۆ بەردەوام بۆ یەگەڕیتەوە ها ئێمە بەڕێزان شتێکمان هەیە ئەڵێ ئەگەر هاتوو کەسێک 10,000 ساعت لە بوارێک کاتێک وەشانی کرد و هەوڵیدا ئەوم کەسە لە بوارە بتە پسپۆڕ مۆزوعەکە هەر ئەمێ تقریبا بەڕێزان تۆ کاتێک کە قورئانە خوێنیتەوە بۆ ئەوەی تۆ قورئان لەبیر نەچێتەوە پێویستەکە بەردەوام قورئان ڕاجعکەیتەوە من یەکێکی دیگر لە پرسیارەکانم کە منداڵ بووم هەم بوو ئەموت باشە بۆ ئینسان ئەم هەموو کاتە بە مراجعەی قورئان بەسەر ببا و نڕوات بابەتی دیکە لەبەر کازمانی دیکە فێبێت ئەم بابەتان چکە بەڕێزان قورئان کاتێک کە تۆ لەبەر یەکەیت و مراجعەکەیتەوە یعنی کاتێکی چاکی ئەوێ بەڕاستی یەکێک بەڕێزان لە وەڵامەکان وەکو مۆزوعەکەی دیکە یعنی بەشی خۆی پێویستە بۆی قەناعەتت پێ بکە ئەمەیە تەنها ئەم وەڵامە ئەوەیە کە بەڕێزان یەکێک لە ڕێگا هەرە بەهێزەکان بۆ ئەوەی کەسێک یادگەی باش بێ ئەوێ لە بوارێکا بێت دابنیشێ بۆ ئەم بوارە و ئەم شتانی لەم بوارەدا کە وەریان ئەگری فێریان بووە بەردەوام پێداچووی بۆ بکە ئەمە پێی وترێ retrieval practice یاخود استرجاع متكرر گەڕانەوەی بەردەوام بۆم بوارە دەڵێ ئەمە یەکێکە لەو ڕێگایانی کە کاریگەریەکی زۆر باشی بەسەر یادگەی مرۆڤەوەی نەک شتێکی طەبیعی بێت و بڵێن تەنها کاریگەرە نا بەڵکو دەڵێ کە کاریگەریەکی وای بەسەر مێشکەوەی هەر نەبێتەوە ئەمەش بەڕاستی بەڕێزان بە نسبەت کەسێکەوە کە یعنی پسپۆڕیەکی هەیە بەردەوام بەسەر ئەم بابەتە ئەڕواتەوە بە تایبەتتر بە نسبەت کەسێکەوە کە لە بەرکاری قورئان بەردەوام مراجعەی کاتەوە یعنی خاڵێکی زۆر دڵخۆشکەرە بۆش بەڕێزان ئەهان لێرە لەوێ گوێتان لێ ئەبێ دەڵێن ئەمەی کە قورئان لەبەر ئەکاقەت تووشی شیزۆفرینیا نابێ عەفوەن نەک شیزۆفرینیا بۆ نەخۆشی لە بیرچوونەوە نابێ بۆ چونکە ئەم کەسە بە پرۆسەیەکی یەکەم ڕێکخراو دووەم بەهێز دا تێپەڕیوە بۆ بەهێزکردنی یادگەی یعنی هەرچەندە کە پیری شەبێت و تەمەنی ئەڕوا بەڵام یادگەی تووشی تێکچوون و خەڵەفان و ئەم بابەتانە نابێت یعنی بەڕاستی ئەمە قسەیەکە کە ئینسان مەفروزە بەردەوام لە مێشکی بێ قورئانێک کتێبێک کە خێری بۆ من هەیە سەدەقەم بۆ نووسێ مرتاحم ئەکا ژیانم خۆشەکە ئەو پرسیارەی من بەدوایە ئەگەرم ئەو مانانی کە من پێویستە هەموو ئەمانم بۆ لە یەک پاکەجا کۆ کاتەوە سڕێ هەموو ئەمانە ئەشم خاتە باشتەوە تەمە خوامان خاتە بەشتانی خوا بۆی قورئان ئەمە خاتە باشتەوە شەفاعەتت بۆکە یعنی هەموو ئەمانە بەیەکەوە وا لە ئینسانەکە کە بەڕاستی بکەوێتە سەر ئەژنۆ بەرامبەر قورئان قورسە ئەم قسانە بەڕاستی خاڵی سێم بەڕێزان خاڵی چوارەم بورن قورئان بەڕێزان شتێکی هەیە کە وتم دێمە سەری ئەویش مۆزوعی قوڵبوونەوەیە باشە مۆزوعی قوڵبوونەوەیە مۆزوعی قوڵبوونەوە چیە بەڕێزان قورئان کتێبێکی ئاسایی نییە تاوەکو مەسەن پێت بڵێ یەکۆیەکە کاتە دوو تاو شتێکێک لای ببێتەوە پێت بڵێ مەسەلەن کاتێک کە تۆ لە مەسەلەن با بڵین شتەکە ببین بەلای زمانەوە نیە ببین بڵێ یاسای پرێزنت سیمپڵ ئەوەیە تۆ دڵی سەبجێکت کۆ ڤێرب سیمپڵ کۆ کۆنتینیوس
بکۆ کامپلمنت ینی بکەر و vێرە ئێس و تەواوکەرەهین و تەوا هەشتێک ئاوانە تۆ شتێک بێت و دانرا بێت و پێیز بیکنەوە نەکات و تەنها لە بەریکە بەڕێزان قورئان یەکێک لە مواسەفاتەکانی ئەوەیە کەوا لە ئینسانەکە بە دیاریەوە دابنیشێ چونکە لەبەرەوەی بابەتەکە ئەوەندە گەورەیە مۆزوعەکانی نێوی ئەوەندە گەورن سنجڕاکێشن مریحن مذهلن وات لێ ئەکا کە تۆ لێکدانەوە بۆ شتەکان بکەی یعنی من تەحەداکەم بەڕێزان چێ هی قورئان نەخوێنیتەوە يعني ببسيط تريش لێکدانەوە بۆ شتەکانەکە ناچار دەکات لێکدانەوە بۆ ئەزان بۆ بەڕێزان سوکە ئەدای خوای گەورە سبحانه وتعالى لە ناردنی يعني لە گفتوگۆکردن لەگەڵ عەبدی خۆیە کە ئێمەی وات لێ کە تۆ ناچاری لێکدانەوە بۆ بابەتەکان بکەی و ناچاری بەراورد بۆ بابەتەکان بکەی و ناچاری ئیستنتاج واتە بەرهەم بۆ شتەکان دەربێنی بنمونە مثلا خوای گەورە سبحانه وتعالى سورة آل عمران أفرمي أفمن اتبع رضوان الله كمن باء بسخط من الله ومأواه جهنم آية أو شويني رضا من دي خواءك وكو أو كسواك شويني طري كردني خواي جورا كوتوا واتا أميان بلان أرينيكي أمش بلان أرينيكي وبئس المصير نخير تو رستخولي نخير ياخذ أجر بدمي أشكات نلي نخير مشكت نايك أكا نخير وانية باشا ئەواتە قورئان ڕاتەکێشێ بەڕێزان بۆ بیرکردنەوە ها بابەتی ئەوەی کە وتمان وات لێکە ناچار ئەکا بۆ ئەوەی کە بیرکەیتەوە ئەمە مۆزوعی لێکدانەوە مۆزوعی بەراورد بەڕێزان وات لێکا تۆ بەراوردکاری لە نێوان شتەکانە بکەی باشە مەسەڵ خوای گەورە ئەفەرمێ باسی درەختمان باسی قسەمان بۆکە ومثل كلمة طيبة كشجرة طيبة ومثل كلمة خبيثة كشجرة خبيثة وات لێکا بەراوردکاری بۆ شتەکان بکەی یعنی شتەکە زۆر خۆشە بۆ ئەوەی کە ئینسان بەراوردکاری بۆ بکە بۆ لەبەروی ئاسانە بۆ تێگەشتن بەڵام سەڕاوی کە ئاسانە قوڵە کامە دوو بابەتی جیاوازن دوو مستەڵەحات نابێت تێکەڵی بکەین دووبارێکینەوە ئاسانە بۆ تێگەشتن هەر کەسە و بەبەی خۆی تێگا بەشی خۆی تێگا منداڵێکی مثلا 7 ساڵان بێنە بەشی خۆی لە قورئان تێگا پیاوێکی 7 ساڵانیش بێنە دادەیەکی 7 ساڵانیش بێن لە قورئان تێگا بەشی خۆی هەر کەسە و بەشی خۆی سانەیە ئاسانە بۆ تێگەشتن بەڵام ماناکانی زۆر زۆر قوڵن و بڕێزان خاڵی سێم كوتم قرآن قل وات ليك راتك يشي وات ليك استنتاج برهم بوشتكان دربيني وات ليك برهم بوشتكان دربيني أدخلت حالتك و كدعني شي بديار آيتوا أما أمش بو خواي أما اللي بيش أما هنا أما اللي باش أو هنا إيه خواي أما بما بستوى كوات فلانشت إيه كوات اشتكى تيجن لا براي بتشوفي خوتان وخواي يقول خوي سبحانه وتعالى للقرآن زوشت كباس أفرموه بەرهەمەکەت ڕاستە خۆ خاتە بەردەست باشە مثلا باسی کەسێکت بۆ کە ئەفەرمێ بنمون باس صوتي عصر بينه وبيننا والعصر إن الإنسان لفي خسر مرۆڤ لە دۆڕاندا ئەمە يعني شتێک ئەخاتە مێشێک کە مسۆگەرە مرۆڤ لە شکست خواردندا هەموو ئینسانێک بەڵام إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر بەڵام کەسانێک نەبن کە ئیمانیان هێناوە دووەم عملی صالحیان کردووە سێم دەستیان بەڕاستیەوە بەستووە و چوارەم صابرن ئارامن پێتەڵێ کەواتە تۆ شوێنت بەهشتە ئەگەر هاتوو ئەم چواشتە بکەیت کەواتە بەڕێزان قورئان لێکدانەوە بەراورد بەرهەمدایت بۆکە وەڕاتە کێشێ و ئەمەش هەموو لە مەسلحەتی مشکی تۆە و هات لێ ئەکا ئیسفادەیەکی زۆر زۆر باش بکەیت بابین قسەی بکەین بەڕێزان لە ساڵی 2019 لە مالیزیا لە زانکۆیەک دێن فحسێکەکەن بۆ مێشک فحسێکی تەجریبی بە جیهازی EEG دێن ئەو کەسانی کە لە بەرکاری قورئان وابزان 22 سامپڵ بەکارهێنن لە بەرکاری قورئان و ئەهلی قورئانن دەیانهێنن ئەڵێن ئاخۆ بزانین بە پێی شەپۆڵە کارەباییەکانی مێشکان چی لە مێشکانە بزای ئەبینن یعنی ئەوەی کە ئەیبین تەوەقعی ناکەن بەڕێزان ئەبینن ئینسان لە کاتی خوێندنی قورئانە سبحان الله لە کاتی خوێندنی قورئانە مێشکی بە شێوازێک چاڵاکە و شەپۆڵەکانی مێشکی بە شێوازێک ئارامن و کارەباییاتی ناومێشکی بە شێوازێک کارایە کە لە حاڵەتی دیکەدا مستەحیلاتە ڕوودا و دەشڵێن بەحسیان لەسەر حاڵەتی دیکە و شتی دیکە کردووە کە ئینسان زۆر لەزەتی لێوە دەگری دەڵێ لە هیچیانە نەگەشتۆتەوەی کە لە قورئانە ئینسان ڕووەدا ئێ بڵێ زان قسەکە تەواو پەیوەندی بە یادگەوە هەیە چۆن
کە ئینسان لە حاڵەتێکا مشکی زۆر زۆر کارایە و زۆر زۆر مرتاحە و شەپۆڵەکانی مشکی لە حاڵ لە ئارامترینی حاڵەتدایە، ئەمە واتە ئەمە گونجاوترین کەشە بۆ ئەوەی مێشک ببوژێتەوە وەیش لەسەر خۆی بکە وە کارا بێتەوە. با لەمە بگەڕێن 2015 لە زانکۆی IAUM لە ئیران واتە لە ئێران ئێمەڵین ئیران ئەڕۆن فەحسێکەکەن ئەڵێن ئادەی بزانین کاردانەوەی مێشک واتە هۆرمۆناتەکان مەبەستی لە هۆرمۆناتەکانی ئاسوودەیە وەکوی پرۆفین ومانە بۆ قورئان بەراورد بە عیلاجەکانی دیکە چۆنە. مثلا وەکو مۆسیقا، مثلا کابرا گوێ لە مۆسیقاەک ڕاگرێ بە شاید حاڵی خۆی دەڵێ من بە مۆسیقا ئارامەوە بە گۆرانی ئارامە بووە ئێدەی دەڵێ بابزانی ئایا قورئان کاریگەتیان مۆسیقایا کە گۆرانیەکە ئیتر هەر کەسە ئەو گۆرانی دڵخوازەی خۆی کەلێتی بەحسەکە تەجریبیە 2015 واتە ساڵانێک پێشێستا. طيب دەبینن ئەم ڕێدە مرتاحیەی کە ئینسان لە قورئان وەریئەگرێ عەرز و ئاسمان فەرقی لە کاتی گۆرانیا وەریئەگرێ. ئەمە یەک. دوو لەم ڕادەی کە ئینسانەکە تووشی خێرای ئەبێ تووشی مرتاحی ئەبێ لە قورئانە زۆر 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 خێراترە واتە تۆ مەسەلەن بۆ ئەوی ئەگەر دڵت تەنگ بێ خەفەت باربی بێتاقەت بی بۆ ئەوی مرتاحبی لەوانەیە مەسەلەن من نازانم مۆزوعی گۆرانی چۆنە بەڵام کۆمەڵێک دەقەت پێ بووی باڵێ بەڵام بۆ قورئان یەکسەر پرۆسەکە ڕووادا ڕاستەوە خۆ مێشک دوای تۆزێک دەقە مەسەلەن کاتێکی کەم ئەکەوێتە ناو حاڵەتێکی تاڵ ئارامیەوە. ێ بەڕێزان ئەمە قسەیەکی گەورەیە بۆ بەڕێزێک کە گوێ لە گۆرانی گوێ لە مۆسیقا ئەگری بزانی کە شتێکی زۆر لەمە باشتر تۆ گوێ لە شتێک ڕائەگری کە شتێکی زۆر لەم گەورەتر وەکو ئەو وایە کابرایەک وابزانێ 1000 دیناری لە جیفانە بێ منداڵێک بڵێ من دەوڵەمەندترینی سەرزەوی بەڵام ئاوڕەداتەوە ئەبینی کەسێک 100 دلاری لە جیفانەیە باشە فەرقەکەیان زۆرە. طيب بەڕێزان بەحسێکی دیکەمان هەیە ئەمە لە مالیزیا کراوە طبعا بەڕێزان سبحان الله دیکە شتێکمدا مالیزیا بۆ مۆزوعی بەحس و توێژینەوە و راپۆرت و دیراسات لە مەجای قورئان زۆر بەقوتن. لە زانکۆی مەڵتی مایت بەحسێکەکەن دووبارە فەحسی ئیجیەکەنەوە تا جیازەکە بۆ مێشکی ئینسان بەکاری هێنن دێن دەڵێن باشە ئەم میوزیک تێراپیانی کە هەن ئێمە وەکو بواری دەروزانی کۆمەڵێک ینی چارەسەر هەیە بە مۆسیقا ئەکرێ بۆ کۆمەڵێک حاڵەتی نەخۆشی دەرونی باشە مەسەلەن کەسانی پسپۆڕ ئەم بوارە ئەکەن و دەبێت کەسەکە لەم بوارانەتەوە پسپۆڕ بێ و شارەزایەکی زۆر هەیە لە شەپۆڵەکانی مێشکی مرۆڤ و مەوزوعی ئاوازەتەکان و شتێکی بێت تەناسوقێکی زۆر وەربێنیوان ئەم شەپۆڵانە و ئەم ئاوازاتانە دەڵێ لێکۆڵنیوان لەوە کرد کە بابزانین ئەم مۆسیقایانی کە بۆ چارەسەری نەفسی و بەقوتکردنی یعنی لابردنی کێشەکان و حاڵەتە دەرونیەکان بەکارهێنین فەرقیان چێ لەگەڵ قورئان ئەبینن بەڕێزان طبعا ئەمە بەبێ مبالغە و مەسئولن لەم قسەیەم و بۆ خۆتان توان دوای تەماشای بەحسەکە بکەنەوە 2007 لە زانکۆی مەڵتی مایت کراوە لە مالیزیا ئەبینن ئەم کاریگەری کە قورئان بەسەر حاڵەتە دەرونیەکان بەجێ هێڵێ زۆر قوڵترە و زۆر بەقوترەوەی کە مۆسیقاکان ئەیکەن هەموو ئەمانە بەلایەک دەڵێ ئەمەی کە قورئان کردوویەتی خێرا بەڕێزان مۆزوعەکە لەوەدا یعنی خاڵەت جەوهەریەکە واتە بۆی مۆسیقاکە کاریگەری خۆی جێ بەڵێ ئەکرێ کاتێکی زۆری بووە بەڵام قورئانەکە وانە ڕاستەوخۆ کاریگەری خۆی بەجێ هێڵێ و من دیقەتم داوە بەڕێزان ئەمە قسەی خۆشم نییە یعنی وەکو قسێکی ئەزمموی ئەکە ینی کەسێکی دیکە بە قسێکی دیکە بێ جیاواز لەمە واتە ناتوانرێ بە سەنەد وەربگیرێ ئینسان کاتێک قورئانە خوێنتەوە کاتێک کە مەسەلەن ئەگاتە لاپەڕەیەک واتە لاپەڕێک کامڵە خوێنێتەوە لە لاپەڕی دووەم ئیتر ئەکەوێتە ناو حاڵەتێکی تەواو تایبەتەوە و کاریگەریەکانی زیاتر ئەبێ ئەمەش پێما بێ لەبەر ئەوەیە کە ئینسان لە نێوان نەک پێما بە هەشتەکە ئەوێ لە نێوان حاڵەتی دیفۆلت مۆد نێتوۆرکە لە نێوان حاڵەتی ناتەرکیزیدایە کاتێک دێتنەوە حاڵەتەکە ئەم ڕکاتی پێویستەواتە تقریبا 2 دقیقی ئەوێ بۆ ئەوی تۆ بکەیتنەوە حاڵەتەکەەوە باتم بەستەکە لەوەدانیە کە تۆ لە 2 دقیقە تاو بۆکەیتە سەرسکەکە نا تۆ هەر لە یەکەم ئاتۆ تاوکەیتەوە سەرسکەکە بەڵام بۆی بکەیتە حاڵەتێکی تاو قوڵەوە ئەم 2 دقیقێت ئەکرێ پێویست بێت. بەڕێزان و ئازیزان
تقریبا ئەمەی کە باسم کرد لە دەخەڵدا کۆم کردبوویەوە سوورەکانی قورئان بۆ زاکیرەی مرۆڤ بۆ ترکیزی مرۆڤ پێنج خاڵم تێدا باس کرد و پێنج خاڵم ماوە ئەمانیش حەزەکەم بە کورتی بەسەریدا تێبپەڕم بۆ ئەوەی بتوانین لە کاتی خوازای خۆماندا تەواو بین. بڕێزە ئەکادیمیاکێ لە مالیزیا کۆمەڵێک ئیستنتاجی زۆر جوانیان کردبوو، واتە شتەکانیان لەسەر شێوازی راپۆرتی کردبوو و شتەکانیان بە ئەزمموی کردبوو لەسەر کۆمەڵێک منداڵ کە لە نێوان ینی لە لای خۆیان خوێندکار بوون و کۆمەڵێک بەرهەمی جوانیان هەبوو بەڕاستی ینی شایان دەستخۆشیە بۆیان خۆ مۆفەقیانکە دیقەتیان دابوو ئەم کەسانەی کە قورئان لەبەرەکەن زاکیری درێژ مەودایان زۆر بەهێز لە کەسێکە لە بەرکاری قورئانی و بابەتێکی دیکە لەبەرەکە واتە دوو کەسمان هەبێ کەسێکمان هەبێت کە خەریکی لەبەرکردنی قورئان بێت کەسێکیشمان هەبێت کە خەریکی مەسەلەن لەبەرکردنی فێربوونی زمانی ئینگلیزی بێ فێربوونی زمانی عەرەبی بێ ئەوەی کە قورئان لەبەرەکە زۆر بە ئاسانتر دەستی ئەگا بە خاوەنداریەتی بە یادگەیەکی باش ئەمەی کە بابەتێکی کەشداکە بە ماندووبوونێکی زیاتر و بە کاتێکی زۆرتر و بە هەوڵ و کۆشتێکی زۆر کە ئەمەی قورئان لەبەرە زۆر بە ئاسانی پێیەکە و دوایی دیقەتە دەن بەڕێزان ئەڵێن دەی ئادەی بابڕێن ئەم دایک و باوکانی کە منداڵێن لای ئێمە هەندێک پرسیاریان لێ بکەین باشە دیقەت ئەدەن ئەڵێن دایک و باوکەکان هەمویان لەسەر شتێک متتەفیقە بن ئەڵێن کاکە ئێمە کە تەمەن پرسیارکردن بە شێوازێکی ورد و دەقیق بەڕێزان دیقەت ئەدەن کە ئەو منداڵانی کە دەستیان بە لەبەرکردنی قورئان کردووە لە ناسینەوەی دەموچاوی خەڵکە زۆر خێراترن بەراورد بەجاران وتوانین ناسینەوەی دەموچاویان زۆر باشترە وەسەر ڕای ئەوانە زۆر بە خێرایی گەشتیان کردووە لە مۆزوعی دەراساتی مەکتەبیاندا باشە گەشتونە تا ئاستێک کە لە دەرەجاتی مەکتەب و ئەمانە ئاستیان باشە بەڕێزان ئەمە خەبەرێکی زۆر خۆشە یعنی تۆ بەس بۆی بێ کە منداڵەکەت خەریکی قورئان بێت و قورئان لەبەرکە لە حاڵەتێکی نۆرمال بگاتە حاڵەتێکی جیاواز لە منداڵی خەڵک و سەڕای ئەمانە نمرەی لە مەکتەبا زۆر بەرز بێتەوە ئەمە سەڕای ینی سوودە قیامەتێکە کە حاصڵە دنیایەکەشی بەدەستێناوە وانە باش بابێ سەر خاڵی حوتم بابزانین ئەڵێن چی بەڕێزان ئێمە شتێکمان هەیە پێی دەوترێ the reaction time یعنی وەڵامدانەوەی ئینسان بۆ ئەم وروژێنەرانی کرێت چوار دەورێتی مەسەن تەقەیەک دێ دەنگێک دێ کەسێک قسەت لەگەڵەکە یاخود کەسێک بابەتێکت بوو باسەکە بزانین بە چ خێرایەک هەزمی ئەەکەی مەسەن ئاژەڵێک پەلاماردا چەند خۆ دوورەگریتەوە کە ئەمان تا ڕادێک پەیوەندی بە مێشکۆڵەشەوەی دیقەتیان داوە بەڕێزان کامەش تەجاری بەواتە بەحسێک نییە کە کرابێ وەکو راپۆرتێک سەرنجیان داوەتە کۆمەڵی خەڵکو و ئیشیان لەسەر کردو و شتێکی جوانی لەبەرهێناوە ئەو کەسانەی کە قورئان لەبەرن لە مۆزوعی ریاکشن تایمە زۆر خێراتن بەراورد بە کەسی طبیعی یعنی سبحان الله بەڕێزان ئێمە 53 خولەکە کات تێپەڕی وەلای داوە بەس باس لە مێشکەکەین قورئان و مێشک ئەمە یعنی بەڕێزان بەڕاستی ئەمە بۆ خۆی بەسە وا لە ئینسان بکە کە قورئان یعنی بخوێنێتەوە بەردەوام ئیشی لەسەر بکە باش بابێنە سەر مۆزوعی visual process مۆزوعی یعنی visual intelligence بەڕێزان ئەمەش بەنسبەتەوە منەوە نوێ بووە شتێکی جوان بوو بەڕاستی کەسی ئاسایی بۆ ئەوەی بتوانێت لە ماوەی یەک خولەکە بە شێوازێکی ڕەسەن و ڕەوانبێژ وشە دەرببڕێ ئەما لە حاڵەتێکی کەسێکی ئاسایی 150 وشە ئەتوانێت بەڵام توێژینەوەیان لەسەر لە بەرکارانی قورئان کردووە دەرکەوتووە کە قورئان لەبەرێک کە قورئان لەبەرێکی طبیعی و قورئانی لەبەرە و خوێندنەری قورئانە بەردەوام بۆ ئەوەی بۆ یەک خولەک قسە بکە 250 وشە تا 200 وشە یعنی 200 وشە بۆ 250 وشە لێ خولەکە قسەکە قسەکە دووارەکەم بۆی بە ئاڵۆزینەکە کەسی ئاسایی ئەتوانێت لە ماوەی دقیقە 150 وشە دەرببڕێ بەڵام کەسی قورئان لەبەر ئەتوانێت لە ماوەی دقیقە 200 بۆ 250 وشە دەرببڕێ ئەنجا مهمەکەی لەوەدایە کە بەبێ ئەوەی تووشی هێزیتیشن بێ یعنی تووشی تاتەڵەی زمان ببێ کە ئەمە مانایەکی زۆر قوڵ لێ دواوە هێواتە چێ واتە ئەوێ پرۆسە کارەباییەکانی مێشکی و گواستنەوەی معلوماتەکان لەو مێشکیدا زۆر خێراترە یعنی 150 ئەگەر براودێکی بە 250 تقریبا ئەوەندە و نیو زیاتر کاریگەری هەیە فەرقی هەیە ئێستا شوبەرێکی خۆشە تۆ مێشکت بەراورد بە کەسێکی دیکە ئەوەندە و نیو تقریبا دوو ئەوەندە باشتر ببێ وانە باش و دێنە سەر خاڵی کۆتاییمان و خاڵێکی جوانە بۆ باسکردن و
شانی ئەوەی کە ئاماژەی پێ بدرێت گەرچی بە شێوازێکی ناڕاستە و خۆ پەیوەندی بەیادگەوە هەیە لە ڕۆژنامەی Religion and Health بەحسێکیان کردووە بەحسەکە لەسەر هۆرمۆنی کۆرتیزۆڵ بووە وتراوە ئایا چ شتێک وا لە ئینسانەکە بە خێراترین شێوە بە کاریگەرترین شێوە هۆرمۆنی کۆرتیزۆڵی دابەسێ بەزن هۆرمۆنی کۆرتیزۆڵ بە کورتی باسی لێ بکەین هۆرمۆنی بێتاقەتی خەفەت و کێشە و مشکیلە واتە چۆن هۆرمۆنی بەختەوەریمانەیە هۆرمۆنی کێشە و مەشاکلیشمانەیە ئەم بە زمانێکی ئاسایی و سادە دێن دیراسا دەکەن بۆیان دەرەکەوێت بەبێ مجامە لە بەڕێزان یعنی ئەمە تەحەدای خوایە سوبحانەهو تەعالا ساڵە هەی ساڵە کردوویەتی و هەرواشە بێنیتەوە بەڕاستی بۆیان دەرکەوت کە هیچ شتێک بەبێ شان لە شاندان بەراورد بە قورئان وای نەکردووە کە هۆرمۆنی کۆرتیزۆڵ داببەسێنێ ئەمە واتای ئەوێ بەڕێزان هیچ شتێک جگە لە قورئان وا لە ئینسان ناکات کێشەی بەسەردا ینی کێشەی حەل ببێت و خەفەتی بڕوە واتە تۆ خەفەتت هەبێ کێشەت هەبێ حیفە دەست بۆ ئەمبەری دەست بۆ قورئانەکەت ببەری بەسە ئینجا لە دەرئەنجامە ئەگەینە ئەو بەرهەمەی کە بەڵێ ئینسان لە سەردەمی ئێستاە زۆر پێویستی بە یاگەی باشە و زۆر پێویستی بە تەرکیزێکی باشە و زۆر پێویستی بە سەرنجێکی باشە و زۆر پێویستی بە ئەوەیە کە مێشێکی چاڵاکی هەبێ و هیچ گومانیش لەوەدا نییە کە قورئان یەکێکە و نەکێکێکە یەکە لەوەی کە کاریگەری بەسەر مێشکی مرۆڤ بەجێ بهێڵێ و تەئسیراتی تایبەت و بەخوەتی بەسەر مێشکی مرۆڤ هەبێ بەڕێزان بە دەرئەنجامە ئەوە بڵێن خوای گەورە سبحانه وتعالى فەرمووێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ئێمە قورئانمان دابەزاندووە کە شیفایە زا خۆشی لەوەدا هەشتەکە بەعام باسی فەرموو خوای گەورە سبحانه وتعالى وەڕەحمەتیشە ئیتر شیفا بۆ دڵت بۆ جەستت بۆ مێشکت بۆ تەرکیزت بۆ زاکرێت بۆ سەرنجت ئەگەر تۆ کەسێکی بە دەست ئەم حاڵەتانە ئەناڵێنی ئەوە ئێمە وەکو خۆمان لە پرۆگرامی چاڵاکردنی مێشکویان گە بەڕێزت بەشداریکی لە خزمەت تابین و پێم وایە بتوانین کاریگەریەکی زۆر باش بەسەر بەڕێز بەجێ بهێڵین و بشزانە قورئان لە خزمەت بەڕێزتدا لە قورئانی بەڕێز کە خوای گەورە سبحانه وتعالى بەزاندووە بۆ بەڕێزت نێردراوە و ئەم کاریگەریان بەسەر مێشک بەجێ هێڵێ لە دنیا سوودی تایبەتی لێ وەرەگیر لە قیامەتیشا ئینشاڵڵا کاریگەریەکی خۆی بەجێ هێڵێ خوای گەورە سەربەز و سەلامەتتان بکە و تووشی قورئانتان بکە و بتان بەستێتەوە بە قورئان واتان لێ بکە کە مەشغوڵی قورئان ببن ئینشاءڵڵا بەڕێزان و عەزیزان من سێ خولە کاتم ماوە بەڵام بەوە ئیکتیفاکەم و داواکارم لە خوای گەورە لێم ببورێ ئەگەر لە مۆزوعێکی ئاوا حساس لە بابەتێکی ئاوا هەستیار باسی قورئانی پیرۆزم کردو و قسەیەکم کردبێ خوای گەورم لە خۆم تووڕە کردبێ هیوادارم ئەمەی کە ئەم شەو وتراوە و باس کراوە لە پێناو ڕەزامەندی خوای گەورە بێ و خوای گەورە لێمان ڕازی بکات و وامان لێ بکات کە لە قیامەتە قورئان شەفاعەتمان بۆ بکات چونکە القورآن والصيام يشفعان للعبد يوم القيامة قورئان و ڕۆژ و لە ڕۆژی دوایی شەفاعەت بۆ ئینسانەکەن و نایەڵن خوای گەورە ئینسان بخاتە دۆزەخەوە سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك اللهم وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته بەڕێزان و ئازیزان من گەشتمە کۆتایی قسەکانم خۆشحاڵم ئەگەر پرسیارتان هەبێ سەبارەت بە پرۆگرامی چاڵاکردنی مێشک و یادگا یاخود بەم بابەتی مخصص کە ئەم شەو باسمان کرد لە خزمەتتان نابم هیوادارم جارێکی دیکە وای لێکردنەوە کە قورئان زۆر بە گەورەی تەماشا بکەن و ڕێزی قورئان هەر ڕێزی قورئان بێت ئینشاءڵڵا بەڕێزان من تەماشای کۆمنتەکانەکەم لە خزمەت ئەوەی بەڕێزە بەڵام بۆ ئەوەی ڕێکۆردەکە درێژتر نەبێت و ڕێکۆردەکەدا خەم دوای لە خزمەتانە پرسیارەکان وەڵام بدەمەوە